ناو ناتۆری ناشرن لە یەکتر منێن ئەمە خراپترین شتە لە دوای ئەوەکەوە ئیمانتان هێناوە باوەڕتان بەخوا هێناوە ئینجا بێن ناو ناتۆری ناشرن لە یەکتر بنێن. ئەم ئینسانە کەسێکی وایە فەقیرە هەر لە خۆڕەوشتیدا کەسێکی لەسەر خۆ و فەقیر و غەریبۆکە دیارە ناو ناتۆری ناشرنی لە منێ زەعیفە قەڵەوە ڕەشە سپیە سوورە ئەمە چێ دروستی کردووە؟ ئەگەر خۆی دروست کرد و یان بڕیارەکە لە دەستی خۆی با چۆن دروستیکەن زۆر لە تۆ جوانتر بڕیاری ئەدا بەڵام خوا دروست کردووە شەلە کوێرە سەری مووی پێوە نەماوە کۆسەیە قەڵەوە زەعیفە ناشیرنە دەمولوتی وایە ناو ناتۆرە لە یەکتر منێن زازاری وهەیە ئێستا لەوەش زیاتر تەشەنەی کردووە بە عەشیرەتێکەوە ناو ناتۆرە لە یەکترەنێن بەتابەتی لە منتیقی هەندێک لە منتیقە عەشایرەکان وەکو ئەو منتیقانەی کە زیاتر مەشهورن بە گوندەکان یەکترە ناسن وەکو منتیقی باڵەکایەتی ناوەندەییەکان هەموویان ئاوان وەردیەکان هەموویان ئاوان دێڵزیەکان هەموویان ئاوان ناوپردانیەکان هەموویان ئاوان خۆشکانیەکان هەموویان یعنی ئەمە چییە؟ تۆ میلەتێک تاوانبارەکەی بە شتێکی کە لەوەیەوە نەبێ لەوەی ئەم خاڵە لە کەسێکدا هەبێ لەم عەشیرەتە لەم خەڵکی ئەم گوندەیە لەم تائیفەیە ئەمە شتێکی خراپە براکانم ئەمە لەسەرمان حیسابە خوا فەرمانی پێکردوین ئامۆژگاری کردوین وەسیەتی کردوین بەچی ولا تنابزوا بالألقاب ناو ناتۆرە لە یەکتر منێن بئس الاسم الفسوق ئەمە خراپترین و قێزەوەندترین ناو ناتۆرەیەکەوە لە یەکترێنن لە دوای وەکەوە ئەڵێن ئێمە موسڵمانین و ئیماندارین بۆیە برا بەڕێزەکانم ئەمە ئامۆژگاریەکانی خۆی سبحانه وتعالى بۆ ئێمە با جێبەجێی بکەین بۆ ئەوەی بەختەوەری دنیا و قیامەت بین. أقول ما سمعتم فاستغفروا الله لي ولكم.